لەسەر نرخی زێر گۆرانکاریەکانی لە ناو ناوخۆدا بزین هۆکارەکەی چییە؟ ئێمە میوانداری بەڕێز هەندرێن وەرتیمان کردووە کە گوتەپێژی سندیکای زێڕنگەرانە لە هەولێر و لە ستۆدیۆ میوانی منەبێ کاک هەندرێن بەخێرهاتی و سڵاو لەبێ. سڵاو لە جەنابتان بەخێرهاتی. بینیمان بۆ ئەم ساڵ نرخی زێر گەیشتەوە 1930 بەگشتی. ئەمە هۆکارەکانم تا ڕادێک خستە ڕوو، بەڵام لە هەرێمی کوردستان چ لەژانێک دروستەکە بە تایبەت لە ناو بازاڕەکاندا؟ دەستخۆش دەم خۆش شیکاریەکی زۆر جوانت کرد وەکوی هاژەخان زێڕنگربی وەکو زێڕنگرێک شیکاریت کرد دەستخۆش. هاژەخان ئەو بەرزی و نزمی کە لێرە لە چارتەکان پیشانیدا و جەنابەت تەحلیلت کرد خراپترین کاریگەری سلبی کردە سەر بازار لەوەی کە خەڵک نەتوانێت بە ئارەزووی خۆی بەرەو نەورۆزە جەژنی و ئادار و نەورۆز و ئەو هەموو مناسبە جوانانەی نەورۆزمان لە پێشە خەڵک نەیتوانی بەهۆی ناجێگیری زێڕەوە هەستان و دابەزین چ لە ئیندێکسی دۆلاری جیهانی چ لەوەی ناوەخۆ لە 56 بۆ 53 لە 153 بۆ 57 یعنی ئەوە زۆر تەسیری لەسەر بەڕاستی بازاری زێڕنگران کردووە، یعنی هەم زێڕنگران خۆیان لەوەیە قازانج ناکەن و ئەم هاوڵاتی قەلق دەبێت لە کاتی نەبوونی متمانە و قەلق بوون بازارەکانی ناوەخۆ لۆکاڵی بەڕووی مەسەلەی کڕین و فرۆشتنی فیزیکی زێر زۆر لاواز دەبێت بە تایبەتی فرۆشتنەوەش لاوازە. جا باشە کاک هەندرێن خۆت زایتر کە بەرەو نەورۆزە ڕۆین خانمانی تر هیوایەتەکانەوەیە زێر بکردن و نەورۆزە و زیاتر بەکاری بێنەوە خشتێکی گرانبەها کاریگەری هەبوو لەسەر کڕینی ئەوانش بێگومان لەبەرچی بەرەوەی وەکو ئاماژەت پێ کرد هەتا 435 وەختێک تقریبا مانگونی وەک 2 مانگ بەر لە ئێستا 1 مسقاڵی زێر بەهۆی بەرزی دۆلار لە سەروی 106ەوە لە ناوەخۆ بەرامبەر بە دیناری عراقی ئاگامان نێبوو 480 بوو، ینی جامخانە 480 بوو. ئەوە تەسیرێکی کردە سەرەوەی خانمان نەتوانن بە شێوەی ڕێژەی نزبی وەربگرم لە چاو ساڵانی پار خەڵک نەیتوانیە بتوانێت ئەو پارچە زێرانەی کە ئێمە وەکو عاشق بەند و گۆبەرەک و قایش و تیتە و تانج و گوارە و خڕخاڵ و ئیدەوەی کە خانمان حەزیانەیە خەڵک بۆ شێوەیەکی پێشوازێکی گەورەی لە کڕینی زێر لە ناوخۆدا نەبوو لەبەرچی لەبەر ئەوەی دۆلار ئەوەندە بەرز بوو سعری ڕاستەقینەی زێر نەبوو ئەوە دەبووە زێر لە 330 هزار با مسقاڵی بەڵام دۆلارەکە وای لێ کرد خەڵک بێ ئومێدبی لەوەیان باشەکەکەنجرێن پێ ناچێت کە بەم زوانە کە بەهای دینار بەرامبەر دۆلار بەو شێوەیە بەرز بێتەوە هێشتا ناسەقام گیرە چ کاریگەریەکیە بێ لە داهاتووە لەسەر زێر لە داهاتوە ئەگەر ئێمە با شتێک بڵین بەهۆی ئەو نالەباری ناجێگیری باری ئابووری جیهانیی تێکەوتووە و ئەو سیناریۆی کە باز لەوە دەکا ڕوخانی ئابووری جیهانی وەکو ساڵی 2008 ئەگەر ئەو ئەگەرانە ڕووبدەن ئۆنسی زێر بەرز دەبێتەوە لە ئەگەری برزبوونەوەی ئۆنسی زێر بۆ 2070 لە ئایندەدا ئەگەر نرخی دۆلاری ناوەخۆش نێتە خوارەوە و لە 135 و 140 جێگیر نەبێ بەڕاستی کارەساتە بۆ بازاری زێڕنگری، یعنی چونکە ئەگەر نرخێکی زێر مسقالێک بوو بە 550 هزار فەرمانبەرێکی ئاسایی 500 هزار پێشمەرگەیەک 500 هزار معاشتی، یعنی ناتوانێت پێشوازی لەوە بکە بتوانێت زێر بکڕی کاریگەریی خراپی دەبێت. بەڵام من بڕوام وایە مادام لە بودجەی عراقی و سەردانی ڕێژیایی بۆ هەولێر و چوونی بۆ ئەمریکا لە ئایندەدا من هەز دەکەم متمانەکی ئەوە دروست ببێت دۆلاری ئەمریکی ئینشاءڵڵا من گەشتبینم بەرامبەر بە دۆلار لە ناوەخۆ بەس گەشتبی نیم بەوەی کە ئیندێکسی دۆلار چ لە زێر دەکات لە ئایندەدا، ینی لە دوای مانجی 4 و 5 لەبەرچی لەبەرەوەی تەمەشاکە نرخی سوی بانکی ئێستا ئەوەندە بەرز بوویتەوە ئیفلاسی بە چەندین بانکی جیهانی هێنا ئێستا چەند بانکێکی ئەوڕۆپیش مڕەشحن خوا نەخواستە ئەوە با بڵێن سویس ڕاقەرزی 54 میلیارد دلارەکە دەیداتە ئەو کریدی سویسەکە بەڵام ئەی بانکەکانی تر علامەتی استیفهام وانە ڕاستە. بەڕێز هەندرێن وەرتی گوتەبێژی سندیکای زەڕەنگەرانی هەولێر ڕەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ شیکاریت. سپاس بە بەڕێستە زۆر سپاس.